بەداخەوەی تر بەجەڵتەی مێشککە لێدا هەفتێک لە نەخۆشخانە بوو کۆچی دوایی کرد بەڕاستی ئینا لیلا و ئینا ئیلایهی ڕاجعون بەڕاستی ماقیچۆ جگەلەوەی کە لەگەڵێ من نواندنی دەکرد پێشتر ئیشمان زۆر پێکەوە کردیە کەسێکی هاوڕێ بوو ینی هاوڕێ بوو زۆر ڕووخۆش و کەسێکی زۆر با گورجگۆڵ بوو زوو دەمان بینی لە دەرەوە و ئاخیر کاریشی لەگەڵێمە لە جژنی قوربان بوو تقریبا 2 مانگە پێش ئێستا بەڵام بەداخەوەی تر بەجەڵتەی مێشککە لێدا هەفتێک لە نەخۆشخانە بوو کۆچی دوایی کرد بەڕاستی بەداخەوە بۆ کەسوکاری بۆ هاوڕێیانی بۆ هونەری کوردی لە هەولێر پەسەراتی خۆشمان وڵا زۆر هەیە زۆر سوعبەتی بوو ینی کەسێکی زۆر هەر لەسەر ناخواردنیش دابنیش بای سوعبەتێکی دەکرد مامقیچۆ قەت نەمدیتێ لە نواندن ئەسا ئێمە لەوانەیە لە کارکردن تووڕەبی لە بەگەرمە بەس مامقیچۆ قەت تووڕە نەبوو دڵ پێ دەکەین کەسێکی زۆر ڕووخۆش بوو ینی هەموو ئەو ئیشانەی کردمان هەموو یادگاریە بواری دارایی زۆر باش نەبوو بەڵام نەخۆش نەبوو ئەگەر خوا نەخواستە شتێکی پێویست حکوومەت یارمەتی دەدا بە تاکید هەر لە یەکەم ڕۆژی نەخۆشخانەوە تا کۆچی دواییشی کرد تا ئەو دەقەیەش کاکومێت بەردەوام لە سەخاب بووە هەم بە مادی هەم بە معنەوی هەم بە سەردان بەردەوام لەگەڵی بوون بەردەوام ئەمن ئاگام لێ لە نزیکەوە ینی گلەیمان لە حکوومەت نییە بەخوا دیارە تاخیر پۆستەکە کراوە لەبەر هەندێک دیارە ئێشتا تەواو پێیان نەزانێ بەڵام سەبر وا دێن ئینشاءالله قەڵە باڵغ دەبێت